داواکاری گشتی کۆماری تورکیا لە دادگای دەستوری ئەو وڵاتە دۆسیەکی بۆ داخستنی پارتی دیموکراتی گەلان هەدەپە کردوتەوە. لەو چوارچێوێشدا تۆمەتنامەیەکی سەبارەت بە هەدەپە ئاڕاستەی دادگاکە کردووە. داواکاری گشتی کۆماری لە تورکیا تۆمەتی ئەوەی داوەتە پاڵ هەدەپە کە وەک درێژکراوەیەکی پارتی کرێکارانی کوردستان پەیەکە کار دەکات. بەکەر شاهین سەرۆکی داواکاری گشتی تورکیا سکاڵانامەیەکی 600 لاپەڕی بۆ داخستنی هەدەپە ئامادە کردووە و تێیدا جەختی لەوە کردوتەوە کە لە پێناو پاراستنی یەکپارچەی و یەکگرتووی تورکیا و ئاسایش و خۆشگوزەرانی کۆمەڵگادا پێویستە هەدەپە دابخرێت و تەواوی سەرچاوەدارەکانی پارتەکەش ببڕدرێن. لە دوایین هەنگاویشدا زۆهتۆ ئەسڵان سەرۆکی دادگای باڵای دەستوری تورکیا نووسەری دادگای بۆ تۆمارکردنی زانیاریەکانی دۆسەی داواکاری داخستنی هەدەپە ڕاستپارد. ئێستا دۆسیەکە چۆتە قۆناغی لێکۆڵینەوەی دادگاوە و نووسەری دادگا دوای یەکەم خوێندنەوە راپۆرتێکی لەو بارەوە ئامادە دەکا و پێشکەشی لیژنەی دادگای باڵای دەستوری دەکات. دواتر لیژنەکە یەکەم خوێندنەوە بۆ دۆسیەکە دەکا و لەسەر پەسەندکردنی یان پەسەند نەکردنی سکاڵەکە بڕیار دەدات. پارتی دیموکراتی گەلان لە بانگەوازێکتا دەڵێت داوا لە هەموو هێزە دیموکراتەکان دژبەرانی سیاسی کۆمەڵایەتی و خەڵکی خۆمان دەکەین بۆ خەباتی هاوبەش لە دژی ئەم کودەدا سیاسیە لەگەڵمان بێنە مەیدان. لە چوارچەوەی هەوڵەکانی هەدەپە بۆ ڕێگری لە داخستنی نوێنەرایەتی ئەو پارتە لە هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوای پاڵپشتی و دەژوەستانەوەی ئەو هەوڵی کرد. وەک نونەرتیا هەدەپێ لە هەمبەرەوی بریارە ڕوڕەش و خراپ بانگ لە هەموو هێزن نیشتیمانی و نەتەویە باشووری کوردستان دکن. کو پشتگیریە خۆی ji بۆ هەدەپێ دیار bikin û li هەدەپێ xwedî derbikevin. Em dizanin ku هەدەپێ çi qas Kurd bibe, têkoşîna Kurdan jî wê li her dewerê da ew qas Kurd bibe. Ji bo wê jî divê hemû siyasetê Kurd û gelê Kurd ji HDP xwedî derbikeve. ئەگەر سکاڵەکەی داواکاری گشتی تورکیا بۆ داخستنی هەدەپە لە دادگای دەستوری پەسەند بکرێت ئەوە بۆ بەرگری لە خۆکردن دۆسیەکە دەنێدرێت بۆ هەدەپە و پێویستە ئەو پارتە لەو ماوەیەدا کە دادگا بۆی دیاری دەکات بەرگری لە خۆی بکات. هەوڵەکانی داخستنی هەدەپە لە سەرئاستی ئەمریکا و ئەوروپا نەڕەزایەتی لێکەوتوتەوە و بەشێک لە دەوڵەتان بەژێر پێخستنی ئیدارەی دەنگدەرانی تورکیا و یاریکردن بە بناغەکانی دیموکراسی ناوی دەبن. هەڵمەتی دژی هەدەپە لە تورکیا چەند ساڵێکە بەردەوامە و ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتار و ئەندامانی بە تۆمەتی بوونی پەیوەندی لەگەڵ پەیەکە دەستگیر و دادگایی کراون کە نوێترینیان لێسەنەوەی مافی ئەندامەتی پەرلەمانە لە پەرلەمانتار گەرگەرلی ئۆغلۆ و سەپاندنی 2 ساڵ و 6 مانگ زیندانیکردن بەسەریدا. هەروەها 35 ئەندامی دیکەی پارتەکە دەستگیر کراون. هەدەپە سێم پارتی گەورەی ناو پەرلەمانی تورکیا و پارتێکی بەهێزی ئۆپۆزیسیۆنە لە وڵاتەدا کە زۆرینەی ئەندامەکانی کوردن. لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا لە کۆی 600 کورسی 67 کورسی بەدەستهێناوە، بەڵام ئێستا 55 ئەندامی لە پەرلەماندا ماون.